ئێمە کۆمەڵێک شوفێری گرێبەستی خاوەن ئۆتۆمبیلین کە ماوەی ساڵێک و 2 مانگە گرێبەستەکانمان نوێ نەکراوەتەوە ئەمان نەوێت پەیامێک بە بەڕێز سەرۆکی حکوومەت بگەینین ئەمەش دەقی بەیاننامەکەمانە. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، ئێمە وەکو خاوەن ئۆتۆمبیلی گرێبەست لە دەستگامین بۆ ماوەی 18 ساڵە کارمان کردووە لەم دەستگایە، هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ڕێکخراوی یونۆپس لە بواری من تاوەکو کۆتایی ساڵی 2019 کارمان کردووە. بە بەڕێستان ڕدەگەینی کەوا ئێمە 180 ئۆتۆمبیلی خاوەن گرێبەستین تاکە بژێوی ژیانمان لەسەر ئەم کارەیە. لە کاتی ئێستادا لە کابینەی بەڕێستان بڕیاری کڕینی ئۆتۆمبیل دراوە، گرێبەستی ئۆتۆمبیلەکانمان نوێ نەکراوەتەوە. بەوەش ئیش و کارەکانی دەستگای من وەستاوە. بۆ ماوەی ساڵێک و 2 مانگە هیچ چالاکێک لە کێلگە مینەکان ئەنجام نەدراوە، کەچی گرێبەستی کارمەندەکانیان نوێ کراوەتەوە کە ژمارەیان 770 کارمەندە و بەردەوام موچەی خۆیان وەردەگرن و بەبێ ئیشماونەتەوە. بە پێویستمان زانی لایەنی خراپی کڕینی ئۆتۆمبیل و لایەنی باشی نوێکردنەوەی گرێبەست بۆ بەڕێستان ڕوون بکەینەوە. لایەنی خراپی کڕینی ئۆتۆمبیل، کڕینی 124 ئۆتۆمبیل سەرەڕای بارگرانی لەسەر بودجەی هەرێم پێویستی بە دامەزراندی 150 شوفێر هەیە، وەکو خەرجی لە سوتەمەنی و ڕوونگۆڕین و تایە و پاتری و چاکردنەوەی ئەکەوێتە ئەستۆی حکوومەت و لە کاتی شکانی ئۆتۆمبیل کۆی تیمەکان بێکار دەبێت و لە ڕووی پارێزگاریکردن لە ئۆتۆمبیلەکە و دابینکردنی شوێنی وەستان ئەوەش کارێکی گران و ئەستەما. لایەنی باشی نوێکردنەوەی گرێبەستی ئۆتۆمبیل، کۆی خەرجی ئۆتۆمبیل لە سوتەمەنی و ڕوونگۆڕین و تایە و پاتری و چاکردنەوەی ئۆتۆمبیل لە ئەستۆ شوفێرەکەیە و لە کاتی نەخۆشی و مۆڵەت و شکانی ئۆتۆمبیل دەبێت خاوەن ئۆتۆمبیلی گرێبەست کەسێک و ئۆتۆمبیلێک لە شوێنی خۆی دابنێت و ئەرکی کۆکردنەوەی ستافەکان و بارکردنی کەل و پەلەکانیان لە شوێنی جیاجیا لە کاتژمێر 3 شەو لە ئەستۆدایە. ئێستا ماوەی 18 ساڵە ئەمە کارەکەی لێرە لە کەمپی سۆران. ئێستا ئەوان ماوەی 2 ساڵە لەبەرەوەی هۆی مەسلەی کۆڤید-19 کارەکەمان ڕاگرت. ئێستا کارەکان هەموو دەست پێکرایتەوە، بەڵام لە حینی کاردا کارەکانی ئێمە دەست پێ نەکرایتەوە. چەند داواکاریمان کردووە، لەو داواکاریانە هەتاکو ئێستا ئەڵێن ئەمە سیارەیە کڕین، لە چەند کەسێک نەبیتن و چەند کەسێک مستەفیدی ئەو کێشەیە بن، ئەگەر نا سیارە کڕین لۆ دەستگای من کارەساتە بە نسبەتی ئێستا ئەوڕۆ. حکوومەت لە قەیراندایە، حکوومەت بەو قەیرانێک خۆیدا ئەم سیارانەی هەموو پێدابین ناکرێتن.